ڕەنگە لە 15 ئەمساڵ دوای کاستین و دوای ئەوەی هەموو شتەکان کە ئامادەکران و موافقەت کرا چی لەلایەن کورسات و چی لەلایەن بەرپرسان و زۆر سوپاسیان ئەەکەم بە تایبەتی ئەوانەی کە موافقەتیان کرد بە دڵ لەگەڵمانن هەموویان چکە من باسی شەهیدان و باسی لە 82 گەردەلوولەوە کەم تاوەکو بەشی ئەخکۆتایەکەیەتی دوو بەشە 4 و 5 تا 91 کە کۆڕەوەکە دەستی پێ کرد بەڵام ڕەنگە لە ڕاپەڕینە هەر 91ەکە لەوێش لەوە نازان لەکەی کۆتاییەت ئەوختە بەپی سیناریۆ بەپی ئەخراج بەپی گەردەلوول کۆتایی پێهێن مامۆستا ئەو ئەکتەرانی کە لە ڕابردووە بەشداریان کردووە ئەمانەش بەشدارن ئەم جارە یاخودەوەی گۆڕانکاری تیا بێ حتما لە هەموو شتێک گۆڕانکاری تیا بێ چکە لەوانە بەداخەوە ئەڵێم تقریبا زۆربەی زۆری ئەو هونەرمەندانی کە بەشدار بوون بەداخەوە مخابن کە جێگان باش بێ کۆچی دواییان کرد بەدەست ئێمەش نییە بە زمانی کە ماونەتەوە تەمەەن درێژ بن یاخوا بێنن لەمانی کە ماونەتەوە بەعزێ حەزەکەن بێنەوە پیان خۆشە ئێمەش پێمان خۆشە بێنەوە کە بێنەوە بووی بەڵام لە عینی کاتە چێ نەسەکە چی و سیناریۆکە چی ویست ئەوانای هێنینەوە زۆر سپاسیانەکەی ئەوانی کە یەنەوە ڕەنگە گەنجانی زۆرش هەبن کە حەزەکەین ئەوانش بەشدار بن گەنج خوێنی تازەیە کەسانی تازان لێ هاتوون بەتوانان ئەوانش بەشداری بکەن و گەورەی ئەوەی بۆ گەورەی بۆ گەردەلوول بەجێ بێنێ بۆ گەردەلوول هەر هەتا پێویستی بەوان بێ ئێمە هەر ئەیکەین و ڕەنگە مای کۆتایی بێ کۆتایی گەردەلوول بێ تا 91 بنیتر بێ سپاسی ئەوانشەکەم کە بەشدارە بن سپاسی ئەوانەی پشتی کامیرا بکەن سپاسی کورساتەکەم کە زۆر هەوکاری و یارمەتی نەرم بوو بە تایبەتی ئیدارەی کورسات یا ئەوانەی کە لە پشتی کامیرە بوو ئەوانەی یەک و دووسیان بۆمان کرد سپاسی گشت ئەوانەکەی کە هاوکاریان کرد یارمەتیان کرد چی وەکو سوپا چی وەکو کەسایی تر چی وەکو ئولادیانە چی وەکو شوێنانەی کە جێگامان بۆ جێگای باوشە بۆمان کردەوە بۆ گەردەلوول لەمەیە زۆر سپاسیانەکەم شتی تری تێکەن مامۆستا هەندێک لە ئەکتەرەکان ئەڵێن ئێمە عاجز بووین بۆیە ناگەڕێنەوە چی لەمانەکەی ئاشتیانەکەیتەوە وڵی ئەوە ئێمە نازانم ئەوە خۆیان باسەکەن عاجز بوون ناگەڕێنەوە کەیفی خۆیانە گەردەلوول پێویستی بە کەس نییە چکە گەردەلوول مولکی هەموو کەسێکە مولکی هەموو میلەتە مولکی ئەو کەسانێک کە خزمەتیەکەن من هینی نییە لەگەڵ کەسە عاجز بووین هەموویانم خۆشەوە لەگەڵ منە هەمووی وەکو برا و باوک و برا کوڕ بووینە پێکەوە ئەیتە خۆیان لە خۆیانەوە شتی کتریان کردو بە شتی ترەوە با باسی کەن چیە خۆ بەعزێکیان هەیە شتی تری کردووە لە شتی ترە بەشدار بووە کە ئەوەی نەبووە بە گەردەلوول لە هەناوی دەرکردووە خۆیان کەیفی خۆیانە ئارەزوی خۆیانە چۆنیان بەدڵە باوادێ کێشەم نییە من ئەم جارە ئەبێ یارمەتی دەرمە بێ یەکێ لەوانەی یارمەتی دەرمە زۆر سپاسیەکەم کاکە دەروێشە دەروێش عومەر کە لە خارجەوە هاتووتەوە یاریدەدەرێکی باشە هونەرمەندێکی پاکە بەتوانایە بە سەلیقەشە زۆر سپاس ئەوانەشەکەم کە هاوکاری مەکەن یارمەتی مەدەن باز بۆ ئەو شوێنانش مامۆستا چەند ئەکتەرە پێویستە لە گەردەلوولە وەڵی بەپی سیناریۆکە زۆرە زۆرە نازانم چەند چکە ئەوە سەربازی تێکەوێ پێشمەرگەی تێکەوێ بێتەوە لە 1000 ئەکتەر تقریبا بەڵام هەموو پێی ناوتری ئەکتەر بەشداربووی پێوتری ئەکتەر جیاوازە